لە تۆپی پێدا کۆمەڵێک ژمارەی پێوانەی سەرنجڕاکێش هەیە کە یاریزانەکان تۆماریان کردووە بە جۆرێک زۆر قورسە شکاندن یان تێپەڕاندنیان. یەکێک لەو ئامارە نایابانە بەناوی ڕۆبەرت لیڤاندۆڤسکیەوەیە کە لەو کاتەی کە توانی بە درێسی بایر مونشنەوە لە ماوەی 9 خولەکدا 5 گۆڵ تۆمار بکات لە یانەی وڵڤسبۆرگ. ئامارێکی تر بەناوی لیۆنێل میسی ئەستێرەی ئەرجەنتینیەوەیە بە شێوەیەک تاکە یاریزانە بە درێسی یەک یانەوە بگاتە 672 گۆڵ کە ئەوەش لەگەڵ یانی بەرشلۆنەی ئیسپانی تۆماری کردووە. ئەو ئەستێرە ئەرجەنتینیە خاوەنی ئامارێکی ترە بە جۆرێک کە توانیوێتی لە ماوەی یەک ساڵدا 91 گۆڵ بۆ یانی بەرشلۆنە تۆمار بکات سەوی ساڵی 2012 بوو. سادیۆ مانی سەنیگالی ئامارێکی نایابی هەیە بە جۆرێک بە درێسی یانەی لیڤەرپوڵ تۆماری کردو توانیوێتی لە ماوەی 2 خولەک و 56 چرکەدا هاتریک تۆمار بکات بەرامبەر یانەی ساوسامتۆن. جیرالد بیلۆی کۆڵمبی زۆرترین کارتی سووری بەڕوودا بەرز کراوەتەوە بە شێوەیەک لە 370 یاریدا 46 کارتی سووری وەرگرتووە. سێرجۆ ڕامۆسی بەرگریکاری ئیسپانی خاوەنی زۆرترین کارتی زەردە لە تۆپی پێدا کە تا ئێستا 269 کارتی وەرگرتو و تا ئێستا کەس بۆ ژمارەیە نەکەشتووە. لە کۆتاییدا کاتێک باسی ژمارە پێوانەکان دێتە ئاراوە نابێت کریستیانۆ ڕۆناڵدۆی تێدا نەبێت. ئەو ئەستێرە پرتوگالیە خاوەنی ئامارێکی جیاوازە بە جۆرێک توانی بێتی لە یەک وەرزی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپادا 17 گۆڵ تۆمار بکات.